لا بینم نایبین پارەی باخشم بە دەستەکەی والله گۆ ڕاگرە بە قوربان هەتا لەو ڕێگەیە بی نە خێزانت بەختەوەرە بێ نە مناڵەکەت بەختەوەرە بی نە خۆت بەختەوەرە بی خێر لە هیچ نابینیت تێگەی نەخێر لە خەو ئەبینی نە ئیسراحەت ئەەکەی ژیانت لەمە خراپترە بێت ئەوە حەقیقەتەکەی والله خەوم نییە والله یەکشەمان دەوام دەمەوێ بخەوم مەسەلەن بەیانی شەم و ئەمەیە بخەوم یعنی ئیسراحەت بکەم مەسەلەن سەعات 11 ئەچمە بنجێکە ناخەوم خەوم نییە تا 2 3 ناخەوم والله جەلی ئەو جەلە هەیە لە سەیدەلەکان هەیە ئیخەو والله 4 دانە ئەخۆم والله 5 دانە ئەخۆم والله خەوم لێ ناکەوێت ناتوانی برای شرینم کاکە گیان چاوەکەم تۆ ئەتەوێ عیلاج وەرگری ئەرە والله مەمنونتم ئەرە والله کەس چاوی نەکردم زۆر جێگام کردووە ئەها باوەڕەتە بێ من زۆر گەورە نیم خەفەتی سەتەها گەنجی وەکو تۆ و هەزاری خەڵکی دانا ڕیشی لێ سپی کردم برا جوانەکەم سەردانی دکتۆر بکە باوەڕەتە بێ عیلاجت بۆ ئەدۆزنەوە لە ماوەی 2 مانگە ئەگە تۆ مەشروبت تەرک نەکرد لەگەڵ ئیمانێکی بەهێزە بەم بۆ مەرجەی و دەستکەی بە نوێژەکانت بینی خۆت لەگەڵ خوایە خۆشکەی ئاشتەوەبی لەگەڵ خوایە کێشەی مەشروبەکەشت نامێنیە بەڵام پێویستت بەوەیە هەنگاو بنیت باشە من لەم ماوەیە ڤیدۆیە کەوتە پێش چاوم کوڕێکی عەرەب باشە کوڕێکی عەرەبە باسی ئەواکە من لە چەند ساڵیەوە باسی ئەواکە ئەڵێ من لە 14 ساڵیەوە تووشی مەشروب خواردن و ئەوانە بووم باشە تا تەمەنی ئەگاتە چەند تا تەمەنی ئەگاتە 62 ساڵ باشە ڕۆژێکیان کوڕێکی بێ ئەیبا بۆ مەکتەب لەوێ کوڕەکەی دەست ئەکا بە گریان ئەڵێ کوڕەکەی باوکی پرسیاری لەکاڵێ بۆچی ئەگریت ئەڵێ باوە بەتەمای تاکەی واز لە مەشروب بێنی تاکەی واز لە مەشروب نێنیت یعنی بەتەمای تاکەی بەردەوام بیت یعنی تۆ بەڕاستی دایکمت کوش بە خافەتەوە ئێمەت کوش بە خافەتەوە ژیانی خۆت نەیەشت تێگەی هاتبوو بۆ خەسەخانەکە لەسەر قسەی کوڕەکەی بڕیاری دابوو باشە هاتبوو پرسیاریان لێکرد سەحەفیەکە پرسیاری لێ کرد وتی ئێستا وەزع چۆنە وتی ئێستا الحەمدوللا ئەو مانگێکە ناخۆمەوە و ئێستا الحەمدوللا لە بەرچاویشم کەوتووە وردە عیلاجەکانم ئەخۆ بەردەوامم لەسەری بۆیە تۆش ئەبێ ئەو هەنگاوە بنیت بەس ڕەمەزان بوو ئەو ڕەمەزانەی کە ڕۆی نەم خواردەوە هەموو ڕەمەزانێکم خواردەوە درۆ نەکەم من درۆ ناکەم یعنی من لە هەولێرم لە عەنکاوە هەیە لە هەولێر عەنکاوە گەڕێکە خۆت لەوانەیە بیزانی جۆر لێ ببێ من هەموو ڕەمەزانێکم خواردەوە ئەو ڕەمەزانە خۆم ڕاگرت نەمکڕی لە عەنکاوە والله پارەم زیادی کرد ئەیدی تەواو کاکە وەکو پارەم زیادی کرد هەر شتێکم یعنی نوێژمە کرد هەر شتێکم لەخوا داوا کرد بە والله لە ڕەمەزان لە خوام داوا کرد وتم خوای ئەو سیارە بکڕم سیارێکت بکڕم والله کردم ئەویشم کرد لە پاش ڕەمەزان عین ناتمەوە سەر سیستەمەکە ئەو سیستەمەی تۆ سیستەمێکی کوفریە ئەگەر دەبێ سیستەمێکە ژیانت لێ تێکەدا پاشان چاوەڕێی سزاکەی قیامەت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمیێ مدمن الخمر كعابد الوثن ئەوەی بەردەوام بێ لەسەر عەرەق بمرێ بەو شێوازەوە گوایە بتی پەرست بێ بت یعنی مشریک بێ وەالعیاذ بالله ڕێگە چارەیەکم بۆ بدۆزەوە والله ناتوانم ئەی لەو ساوە ڕێگە چارە بۆ دۆزمەوە عەزیزەکەم وەکوتم ئەڕۆی بۆ لای دکتۆرێکی بەڕێز باشە ئەڵێ ئەوەی لە خوێنەکە مایە حەزەکەم بە چەند دەرمانێ بۆم دەرکەیت و ڕزگارم بێ بۆی لە بەرچاوم بکەوێ کاکە دەرمانت ئەدەنێ واد لێ دێت تۆ مەشروبت لە بەرچاوکەوێ تۆ ئەو هەنگاوە بنێ وەکوتم ێسا بڕۆ خۆت شۆرە باشە لەسەر بەرماڵەکە پەنجەی تەوحیدت بەرزەوەکە ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله پاشان دەستکە بە نوێژەکانت بڕیار بە بڵێ خوایە من ئەو پەیوەندیە لەگەڵ توا نابچڕێنم کە نوێژەکانمە وردە بەیانیش بڕۆ بۆ لای دکتۆرێکی بەڕێز پرسیار بکە باشە ئەوان ئەتوانن یارمەتیت بن بە دەرمان بە دەرزی ئینشاءڵڵا وات لێ دێت مەشروبت لە بەرچاو ئەکەوێ و قەزیشی لێکەیتەوە بەس مامۆستا ببورێت خوا ئاخر نازانم بچمە لای چ دکتۆرێک یعنی دکتۆری چیەوە زۆر باشە بڕۆ خەستەخانە پرسیار بکە لە لای ئەو دکتۆرە بەڕێزانە ئەوان ئەدنێرن بۆ لای دکتۆرێکی باش تا باشە قوربانگیان مامۆستاژیان زۆرم خۆشەوەی
خزانكم يعني ليكم لايف وتا آخر سيرتك دائما